بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچە لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. ومێدەوارم ئینشاءالله ئەڵقەکانمان جێگەی ڕەزامەندی خۆی گەورە و سوودی و بەڕێز و خۆشەویست بێت. ئەڵقەی شەومان سۆنەرێکی زۆر تایبەت و فەحسێکی زۆر تایبەتی نیەتەکانمانەکەین. بەدوای نیەتە ڕۆین و لە ژێر ڕۆشنایی یەکێک لە بەسەرهاتەکان لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لە خزمەتی سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینشاءالله تیشکە خەینە سەر ژیانی ئێستای خۆمان و بزانین چەنە لەگەڵ ئاڕاستی نیەت و دەوڵەمەندی و فەقیری و دوعا و پاڕانەوەکانمان و داواکانمان لە خوای گەورە و هەروەها جۆری ئەو نیەتانەی کە لای خوای گەورە قبوڵ کراوە ئەوانەشی کە هیچ ئەرزشێکیان لە بازاڕی قیامەتانیە لە خزمەتی بەڕێز و خۆشەویست بین. هیوادارم ئەمەڵقەیە بەڕاستی زۆر پشکنینێکی ورد بۆ پیاچوونەوەی نیەتی خۆمان بکەین و قوتابخانەی نیەتمان بۆ دروست ببێت و لە قوتابخانەی نیەتە نیەتی باش بێنین تاوەکو ئینشاءالله عەمەل و کردەوەکانمان شتەکانمان وەرگیراوی لای خوای گەورە بێت. فەرموون ئەڵقەی ئەم شەومان. عهد و وادە و پەیماندان بەخوا لە قورس و گرانترین بڕیارەکانی ژیانی مرۆڤە. ئەگەر بەڕاستی بێت و بە ئاگاییەوە عهد و وادەی بەو جۆرەی دابێت، وعد بێت کە پێت بەخشیم ساڵحانە بیبەخشمەوە. چۆن ئەتوانی بەناو ڕایەڵەی دنیایەک لە تەماع و حەز و دنیاویستی و شەهوەت دۆستیە عهدی وا بدەی؟ بە زۆری پشت هەڵکردنە لەو عهدە و خوا زانایە بە زۆرینەی بەندەکانی کە عهد شکێنن کەمێک شوکرانە بژێرن. دەستێک ئەم عهدە بەرز دەکاتەوە دەبێت ئاگداری ئازاری جوودایی نیفاق و نەبردنە سەر بێت. وەختێ بەلێشا و سامان و سومعە و دنیاسازی دێتە پێش، نەشڵەژی نەپسێی کە ژاوەی ناوداری نەتبات. ئاگات لە عەهدی ئیختیاری سەرەتات بێت. عەلام الغویوب ئیحاطەی هەموو شتێکی داوە و ئەو کاتەی مۆری دڵ بە نیفاق کرا 70 جار داوای لێخۆشبوونی ڕەسوولی ئەکرەمیش صلی الله علیه وسلم ڕزگارت ناکا. ئیتر ئەو کاتە شەقی و نەکبەت دەبیت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ومنهم من عاهد الله لئن آتانا الله من فضله لنصدقن ولنكونن من الصالحين فلما آتاهم من فضله بخلوا به وتولوا وهم معرضون فأعقبهم نفاقا في قلوبهم إلى يوم يلقونه بما أخلفوا الله ما وعدوه وبما كانوا يكذبون ألم يعلموا أن الله يعلم سرهم ونجواهم وأن الله علام الغيوب الذين يلمزون المتطوعين من المؤمنين في الصدقات والذين لا يجدون إلا جهدهم فيسخرون منهم سخر الله منهم ولهم عذاب أليم استغفر لهم أو لا تستغفر لهم إن تستغفر لهم 70 مرة فلن يغفر الله لهم ذلك بأنهم كفروا بالله ورسوله والله لا يهدي القوم الفاسقين. سەعلەبەی کوڕی حاتەب تاقانەی ئەم تاقیکردنەوەیە نییە. ئەی هاوار، دوعای دەوڵەمەندی چ مێرگێکی ڕازاوەی ڕواڵەتی و چ دارستانێکی تاریکی پڕ لە وەحشەتە. درهەم زۆری ئاڵان لە خۆیەوە و داخی کردن. درهەم بۆ زۆرێک دەبێتە دەرد و هەم، بەڵام دان پیانانی بە ئەستەم دەبیستی. دەرگای شوکر زۆر کەم لە پارەداران پێی دەگەن. دەرگای غرور، دەرگای کوفر، دەرگای لە خشتە بردن و
کاتی ترین سرور زۆری نەبۆ خۆی دەبات. حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم فەرمووی: ئەی سەعلەبە، کەمێکت هەبێت و شوکری لەسەر بکەی باشترە لە زۆرێک و دەرەقەتی نەیت. ئەوەی دەرەقەتی پارەداری هاتبێت و لە خشتەی نەبردبێ کە دەمرێت ئینجا لە ئافاتەکانی قولاپەکانی دەربازی دەبێت و دڵی لە دۆڕان دەرباز دەبێت. ڕازی بە بەبوون یان نەبوون دەیبەیتەوە. خۆشەویستانم، ئیمامی ئیبن جەعفەری کوڕی ئیبن جەریری تەبەری لە تەفسیرەکەیە بە سەنەدی خۆی هێناوێتی لە ئەبی ئومامی باهیلی کە هاوڵی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەفەرمێت ثعلەبەی کوڕی حاتەب کە یەکێک بوو لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و یەکێک بووە لە یاریدەدەران واتە لە ئەنسار واتە خەڵکی مەدینە بووە، هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. عرضی رسول الله کە صلی الله عليه وسلم: یا رسول الله ادعو الله أن يرزقني مالا. یا رسول الله، دوعام بۆ بکە کە خوای گەورە ماڵ و سەروەت و سامانێکی زۆرم باتێ. مالا یعنی مالا کەثیرا. دوعام بۆ بکە کە خوای گەورە سەروەت و سامانی زۆرم پێ ببەخشێت. ئەم دوعایە دوعای تەنها ثعلەبەی کوڕی حاتەب نییە، ڕەنگە دوعای هەمومان بێت. زۆر جار بەزانین و بە نەزانین خوایە سەروەت و سامانێک کە زۆر زۆر بێ بە منی ببەخشە. ئایا بزانین ئەم دوعای چەندێ لە شوێنی خۆیەتی و بۆ چ کەسێک باشە و بۆ کێش باش نییە. ئەم ئەڵقەیە زۆر زۆر تایبەتە ئازانم، حەزەکەم زۆر بە گرنگی ئاگاتان لەم ئەڵقەیە بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی، هەر لە ئەوڵەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی ئەم دوعایە بۆ ثعلەبە بزات بۆ ئەو بە مەترسیە زانێ لەسەر ژیانی، چونکە پێڵێت وەی حەکەیە ثعلەبە، ماڵوێرانی بۆ تۆی ثعلەبە، دایکە ڕۆڵە ڕۆت بۆ بکە ئەی ثعلەبە، بۆ قەلیل تؤدی شکره خەیر من کەثیر لا تطیقه. ئەگەر کەمێکت هەبێت لە ژیانتا شکری خوای لەسەر بکەی باشترە لەوەی کە زۆرێک بێت و دەسێ بەسەریان نەڕوا نەتوانی شکری بکەیت، پیان نەگەی کە حەڵاڵ و حەرام تێکەڵ بکەیت، نەزانی چیت لێت، چونکە سەرۆت و سامان پەرش و بڵاو تەکات. زۆر کەم کەس هەیە بەرگەی سەرۆت و سامان بگرێت و بەرگەی مانەوەی ئیمانێکی بەهێز بگرێت کە لە دڵیا استیقرار بکە و دابمەزرێت و ئەطراف و ئەندامەکانی جەستەی وەکو خۆی بهێڵێتەوە، ڕۆح و لە تائیفەکانی وەکو خۆی بپارێزێت. لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەی ثعلەبە کەمێک بێت بتوانی شکری لەسەر بکەی، شکری خوای لەسەر بکەی باشترە لە زۆرێ کە نەتوانیت و توانات بەسەریان نەبێت. ئەی ثعلەبە، ئایا ڕازی نابی وەکو پێغەمبەری خوابی صلی الله عليه وسلم، يعني وەکو خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ فوالذي نفسي بيده لو شئت لصارت معي الجبال ذهبا وفضة. والله ئەگەر بمەوێ شاخەکان کێوەکان ئەبن بە ئاڵتون و زی و لەگەڵیشمایەن، هەن نەکەوەی بێ بە زی و ئاڵتون، ئەکەونە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام بە فەرمێ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم، بەڵام حەزرەتی جوبرەئیل خوای گەورە اختیارە خاتە بەردەم پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئایا ئەتەوێ شاخەکان کێوەکان ببێ بە ئاڵتون، ئەتەوێ بی بە پاشای دنیا، ئەتەوێ دەسەڵاتی دنیا لەگەڵ پێغەمبەرایەتێکەیە هەبێ. حەزرەتی جوبرەئیل ئاماژە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە لایەکی باڵی مبارەکی ئاوا دائەنەوێنێ فەرمێت تەواضع بنوێنە، یعنی یەکەمیان هەڵبژێرە کە بریتیە لەوەی کە ئیختیاری یەکەم بکە و ئیختیاری دووهەم مەکەکەوە دەوڵەمەنی و سەرۆت و سامان و پاشایەتی و بوونێکی بێ ئەنداز بێت. اینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەگوێی حەزرەتی جوبرەئیل ئەکات، ئەفەرمێ فقلت بل أجوع يوما فأذكره وأشبع يوما فأشكره. وتم خوای ژیان ئەوە هەڵەبژێرم کە ڕۆژێ تێر بم ڕۆژێ برسی بم، یعنی نیوە و نیوە چڵ ژیان بەرمەسەر، بەڵام ڕۆژی یەکەم کەوا برسیمە زیکری تۆکەم تایە، یعنی زیکر
بەسکی خاڵی زیاتر متەئەسیرە بی پێی زیاتر کاریگەرە بی پێی هەر بۆیە دۆستەکانی خوا ئەولیاکان زۆر لەگەڵ تێر خواردن و تێرخەوتن و تێر ئیسراحەتیان نەبوون لەمانە وەریان گرتووە ئەوان زانیویانە حکمەتی گەورە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن وەربگرن لەبەرەوە ڕۆژێک هەڵەبژێرم کە تایە برسی بم و بەڵام زیکری خوای زۆر تیا بکەم و ڕۆژی دووهەمیش کە تێرە بم شکری خوای لەسەر بکەم چکە بیرمە کە دوێنەی نزیک کە من برسیم بوو لەبەرەوە باشترینێکی هەڵبژار کە بیپارێزێت وقایی بکە پاکی بکاتەوە تەسکی بکات و بەهێزی بکات و ئەم نەفسی ئەممارە بیسوءە دامەزرێنێ بەرەو ئەوەی کە بچێ بەرەو نەفسی لەوامە و لەوێشەوە بەرەو نەفسی مطمئنە و دابمەزرێ لەسەر ئیمانێکی ساخ ئەی سەعلەبە ئایا ڕازی نابی وەکو پێغەمبەری خوا بی صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا ئامۆژگاری سەعلەبە ئاکات ئامۆژگاری تەنها سەعلەبەی کوڕی حاتب ناکە بەڵکو ئامۆژگاری هەموو سەحابەکان و ئێمە و ئومەتی ئیسلامیەکە چونکە ئەو کاتی کەوا سەحابەکان ئەم جۆرە ژیانە ئەبەنە سەر بە قەدەرێکی زۆر ورد خوای گەورە دای ڕێژاوە تا ئەو ئاەتانی کەدا ئەبەزنە خوارەوە خوای گەورە بە قەدەر و تەقدیرێکی ورد ژیانی سەحابەکان ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکاتە واقعێ بۆ هەموو بەشەریەت و بۆ هەموو ئینسانیەت تاوەکو چاوی لێ بکات ئەی سەعلەبە ئایا بۆ ڕازی نابیت کە چێشتا سەعلەبە دوای هەموو ئەمەش ئەڵێ یا رسول الله صلی الله عليه وسلم ادعو الله أن يرزقني مالا دوعام بۆ بکە کە خوا ماڵێکی زۆرم پێ ببەخشێ بۆ اینجا سەعلەبە سوێن لەسەرەوە ماڵە ئەخوا کە خوا بیاتێ چی پێکە فوالذي بعثك بالحق سوێنە خوا چەند قورسە تۆ سوێن بخۆیت بەڵام سوێن دەکە نەبەیتە سەر بە تایبەتی لە بابەتی ئیمانە ئازانم خوایە ئەگەر تۆ ماڵ و سیارە و وەزعێکت بە من بەخشی اینجا ئەزانم چۆن داوە و بانگەواز بۆ تۆەکەم بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم پێشمانەکەوێ فەرمێت داوای ئەمە مەکە ئەگەر دەسەڵاتێکم بوو یا رب العالمین پلەپایەکی کۆمەڵایەتی و سیاسی و کورسیەکە بە من بەخشی اینجا ئەزانم چیەکەم بۆ بانگەوازە ئیسلامیەکەم ئەو سوێنە مەخۆ چکە سەعلەبەش خواردی شکستی خوارد زۆر بەدەگمەن هەیە بتواننەوە سوێن دەبەرنە سەر بهێڵە قەدەر جێگەی خۆی لە ژیانی تۆیە وەکو خۆی بکاتەوە قەدەرە خێرەکان هەڵبژێرا ئەفەرمێت یا رسول الله صلى الله عليه وسلم دوعام بۆ بکە کە خوا ماڵ و سەرۆت و سامانێکی زۆرم باتێ فوالذي بعثك بالحق لئن رزقني الله مالا ئەگەر خوا ماڵێکی زۆری پێیام لأعطين كل ذي حق حقه ئەوەی پێویستی پێی بێ خاوەن پێویستی بێ من حەقی خۆمیێمێ عنی یەک پارچە ئەو سەرۆت و سامانە بۆ بەخشین ئامادەکەم تا بیبەخشمەوە سوێنی لەسەر نیەتەکەی ناودڵی خۆی خوارد بەس بزانین ئایا توانیوێتی نیەتەکەی بپارێزێ ئایا نیەتەکەی لە ئەساسا هەبوو سەعلەبە ئایا توانیوێتی ئەو نیەتە خەیاڵی کە بۆی دروست بووی زۆر جارێمە ئەڵین ئەگەر خوا ئەوەنە پارەم باتێ ئەوە ئەکەم ئەم دەرسە باسی ئەوەیە کە ئایا ئەتوانین ئەوە بکەین ئەگەر خوا 100 دەفتەرە باتێ ئەتوانی دەفتەری ببەخشی وەکو نیەتەکەی دڵە ئەڵەی بەخشمەوە بەسەر فەقیر و هەژار و بێباوک و مزگەوتی پێدروسەکەم و ڕێگە و بان و هەروەها قوتابخانەیەکیشی پێدروسەکەم ئەتوانین قسەمان لەسەرم نیەتێ ئازان دەستم بگرە و لە قوتابخانەی نیەت یەکەم وانم پێ بڵێ مامۆستایەکم پیشان بدا پیری موغانی نیەت بێت هەموو عمری پێشکەشەکەم مزگەوتێکم بۆ دروست بکە و بانگەواز بکە کە قوتابی لەم قوتابخانەیە هەتا مردن دەرسی نیەت ئەخوێن و بە زۆر پەلکێشی ئەو بەحری نورم بکە و ئیتر دوای مردن ئازادم بکە واز لە غەیری نیەت بێنن داڵدەی هیچ کردارێکی بێنیەتتان مەدەن سفرە بۆ بێنیەتی مەڕازێننەوە برسی بکەن تینووی بکەن هەتا ناچاری نیەتی ڕۆژوو دێنێت دەست لە نیەت بەرمەدەن هەتا بە دەرگای بەهەشت دەکەن اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوعای بۆ کرد دوای ئەوەکەی تر ئیسفادەی نەبوو سەعلەبە لەسەرەوەی کە پێغەمبەر ئامۆژگاری کردکە وەکو پێغەمبەر بژی صلی الله عليه وسلم اینجا پێغەمبەر دوعای بۆ کرد دوعای پێغەمبەریش مستجاب الدعوە بۆ یەکسەر دوعاکەی گیرا بووە دوعای بۆ کرد فەرمووی اللهم ارزق ثعلبة مالا خوایە ڕزقی سەعلەبە بە ماڵ و سەرۆت و سامانێکی زۆر عنی مالن کەثیرە خوایە ماڵێکی زۆری پێ ببەخشە ئەبوو ئومامە بۆمانە گێڕێتەوە فەرمێ
ثعلبە دوای ئەو دوعای پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند سەر مەڕ و بزنێکی کڕی لە کتوپڕێکە هەروەکو چۆن کرم لەسەر لاشەیەک زیادەکە ئاواز زیادیە کرد مەڕ و ماڵاتەکەی بێ ئەنداز زیادیە کرد تاوای لێ هات لە شاری مەدینەیە ثعلبە ئەوەنە مەڕ و ماڵاتی زۆر بوو نەیتوانی لە شاری مەدینەیە دانیشێت لەبەرەوە چووە دەرەوەی شاری مەدینە چونکە زۆر بوو جێگەی نابوویەوە لەو ناو مەدینەیە چوە یەکێک لە شیوەکانی دەوروپشتی مەدینە لەبەرەوە کاتێک کە چوو ئەوێت تەنها نوێژی عەسر و نیوەڕۆ ئەیتوانی بێ بۆ نوێژی جەماعەت لە کاتێکە بە ثعلبەیانەوت حەمامەت المەسجد بیانە و کۆترەکەی مزگەوت ئەوەنە ئامادەی مزگەوت بوو لەبەرەوە زۆر جار بترسین کاتێک کە خەڵک تعریفمانەکە ئاڵێ بەڕاستی پیاوێکی ئیمانداری عەجایبە چونکە مەرج نییە تا سەر بەو جۆرە بمێنینەوە لەو لە فودەورانانەی کە بە ژیانمانایەت لەو سەرۆت و سامان و شەهوەت و ئارەزوانی کە دەورمانەیە لەو جوانی و گەنجەی کە هەمانە لەو چاوە جوانەی کە هاتە لەو جستە و باڵایی کە هاتە ڕەنگە تووشی فیتنەی زۆر گەورە ببیت و بەرگەی نەگریت لەبەرەوە قەت دڵنیا نەبین لە خۆمان وەختی سەرۆت و سامانەکەی زۆر بێچێتە دەرەوەی مەدینە لەوێت تەنها نوێژی نیوەڕۆ و نوێژی عەسر توانێ بێ بۆ جەماعەت لە کاتێکا ڕۆژەکان تر 5 فەرزە لە مزگەوت بووە و کۆتری مزگەوت بووە ئەوەنە سەرۆت و سامانەکەی ثعلبە زۆر بوو هەتا تەنانەتە فەرمێت ڕۆژانی جومعە نەبێ نەیەتوانی بێتەوە بۆ مەدینە وازی لەوەش هێنا کە نوێژی عەسر و نیوەڕۆ هات بۆ مزگەوت چەند کەس تووشی ئەم دەردە بووە ئێستا تۆ لە ماڵەوە دانیشتی وەڵی خۆزگەم بە ساڵەکانی نەوەتکەوا فەقیر بووم و دایمە لە مزگەوتا بووم ئایا ئەم قۆناغانە بەسەر من و تۆیشان نەهاتووە وەختی ئەم ڕۆفاهیەت و خۆشی ڕووی کردیەوەتە ئێمە بەتایبەتی ئەوانەی کە زۆر دەوڵەمە نەبن وەزعی ژیانیان زۆر باشە بێت کاتێک گوێ لەم بەرنامەی ئێمەیە ئایا هەست ناکەی بە قۆناغەکانی ثعلبەیە وردە ڕۆشتویت نوێژە جەماعەتەکانی مزگەوت نەماوە زیکر نەماوە زۆر گوێت لە شەو نوێژ و عیبادەتیەوانە نییە بیانوهێنیتەوە بۆ شتانە وەڵی کاکە ئەلموهیم من ئیماندارێکم لە زۆر کەس باشترم دڵم باشە لە خوا بەزیا بێت ثعلبە بەس جومعانە هات بۆ مزگەوت تاوای لێ هات وردە پێغەمبەر سەڵەم هەواڵی پرسی چکە خۆشەویست ثعلبەی خۆشەویست وتی ثعلبە دیار نییە وتی وەیل و داماوی بۆ ثعلبە پێغەمبەر سەڵەم چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای گەورە ئاگاداریەکا بە هەموو شتەکان خوای گەورە ئاگاداریەکا بە مەسیری ثعلبە کە چی بەسەریەت لەبەرەوە زۆر بێتاقەت هەر لە ئەوڵەوە ئەیوت ماڵکاوری و داماوی بۆ ثعلبە کاتێ داوای ئەوە کرد ئێستا کە نوێژەکان ناکا لە مزگەوت ئێستا کە جومعەش نایە بۆ مزگەوت وتیان لە لای مەڕ و ماڵاتەکەی خۆی لەوێ نوێژەکانی نوێژە فەرزەکانی ئەنجامەدا هەتا نوێژی جومعەیش ناهات لە کاتێکە کە سێ نوێژی جومعە بەدەسەم قەس بەبێ هیچ مبەررێکی شەرعی جێبێڵیت و سێ نوێژی جومعە بەسەریەکەوە نەکەیت مۆرێکی زۆر ترسناک لە دڵتە درێ بەچی و مۆرە لا ئەبیت چۆن لایەبی چۆن بە خۆت ڕابینی نوێژی جومعە ئەسپێری بەو شوێنانەی کەوا سەیرانی تیاکەیت و گوێنایی بە نوێژە جومعەکەت لەبەرەوە ثعلبەی کوڕی حاتب کاتێکە لەو مەڕ و ماڵاتەکەیە بوو هەندێک جار خەڵکی بەوێ ڕۆشتن سوارەکان یاخود کاروانە بەوێ ڕۆشت پرسیاری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەرێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆنە سەحابەکان وەزعیان چۆنە تر وای لێ هاتبوو نەیەتوانی خۆی بەسەردانی مەدینە بکات لە دوورەوە هەواڵێکی ئەوانی ئەزانیت بەم جۆرە هەتاوەکو ئاەتی زەکات و ئاەتی سەدەقە دائەبەزێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم طبعا خوای گەورە کە ئاەتی زەکات دائەبەزێنێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها فەرزی سەکات باسەکات وهروها آياتي صدقشك أفرمي إنما الصدقات للفقراء والمساكين تا دواي آيات كان دواي أوي أم آياتان دابزي بيغمر صلى الله عليه وسلم دو بياو كصدقات وتزكات يعني كو كردوا كيكي كان لبن مالي سليم بو لبني سليم بو يكي كان لجهين بو جهيني بو واتە سولەیمیەک و جوهینیەک ئەنێرێ ئەم دوانە فێرەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم تعلیمیانەکە کە زەکات چۆن وەربگرن لە 40 مەڕ ئەوەنە وەرەگرن لەوەنە ئەوەنە وەرەگرن لە حیوان وانە هەموو شێوازی زەکاتیان فێرەکە ئیجا ئەفەرمێ بچن بۆ لای موسڵمانان بۆ لای سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە سەرۆت و سامانیان هەیە تا زەکاتەکانیان لێ کۆ بکەنەوە ئەفەرمێت کاتی ئەم دوانەش هاتن یەکەم جار هاتن بۆ لای ثعلبە ئەمری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە سەردانی بکەن کە گەیشتن لای ثعلبە سەرۆت و سامانێکی زۆری هەبوو ثعلبە بوو بە کەسێک کەوا لە بەرچاوی خەڵکا بوو و هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چاوی لەسەر بوو بزانێت ثعلبە بەرەو چی ئەڕوات ئایا سەرۆت و سامانەکە تەواو مەغروری کردووە و غەڕای کردووە یاخود نا ئایا وای لێ کردووە کەوا گەیشتۆتە ئەو قۆناغەی
کە سەرۆت و سامان و ماڵی دنیا تەواوەتی لە خشتەی بەرێت بەم جۆرە ئەبینین سەعلەبە شتێکی زۆر ترسناک ڕووی تێکە ئازانم. ئەم دوو کەسەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم دوو سەحابەی ناردووە نێراوی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه و سلم بۆ لای سەعلەبە کە ئەیان نێرێت سەعلەبە ئەڵێ ئەوە چییە پێتان؟ تەمان وەرەقەیەکیان پێ باسی زەکات کە تۆ ئەی سەعلەبە ئەوەنە سەرمەڕ ئەوەنە سەر بزن ئەوەنە شتێ هەیە و ئەوەنە زەکات دەکەوێت. سەعلەبە وتی ئادی بە بیخوێنمەوە یاخود بۆم بخوێنرەوە کە خوێندیانەوە بۆی وتیانەوە فەرزی خوای گەورەیە و پێ ئەوترێ زەکات تۆ زەکاتە لەسەر فەرزە و ئاەتی زەکات دابەزیوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمەی ناردووە تا زەکات کۆ بکەینەوە. ئەویش کە سەیری کرد عەقڵی نەیبڕی. خۆشەویستان جاری وا هەیە دەوڵەمەند وەکو حرەسی بانقی لێت. یعنی حرەسێکی بانک چەنێ ئیسفادە لەو بانقا ئەکا کە چەنێ سەرۆت و سامانی تایە. ئەم کەسەش کە دەوڵەمەندە ئەوەنە ئیسفادی لێکات. نە لێ بەخشێتەوە، نە خۆی خوا، نە دڵیت، هەرە بێ بە حرەسی ئەو پارە و سەرۆت و سامانە کە هێتی. لەبەرەوە سەعلەبە بەم جۆرەی لێهات. کاتێکە پیانوت ئەمە زەکات بەم جۆرەیە و تۆ بێ ئەوەنە زەکات بەی وتی ئەمەی کە ئێوە باسیەکەن ئەمە من عەقڵم نایبڕێت. بڕۆن دوایی بگەڕێنەوە بۆ لام تا پرسوڕایە لەگەڵ نەفسی خۆما بکەم بزانم ئەم شتەی ئێوە چییە بزانم بیرێکی لێ بکەمەوە بزام زەکات بەمیاننا. ئەمری پێغەمبەری خوا ئەمری خوای گەورە ئاوا جوابەیاتەوە ئەو کەسەی کە پیانەوت کۆتری مزگەوت و 5 فەرزە لە مزگەوتا بوو. ئەگەر دوو موسڵمان ڕووی چەکیان کردە یەکتر بکوژ و کوژراو لە ئاگردان وتیان یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەوە بکوژەکە دۆزەخیە ئەی کوژراو بۆچی؟ فەرمووی چونکە ئەویش سوور بووە لەسەر کوشتنی بەرامبەرەکەی چاکە بە خەیاڵ و بە نیەت بۆت ئەنووسرێ بە چاکەیەک کە کردێ بە کردار و ئەنجامتدا لە یەک چاکەوە بۆ 700 و بۆ هەزاران بۆتە نووسرێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت فەرمودەیەکتان بۆ باسەکەم لەبەری بکەن دنیا بۆ 4 کەسە پیاوێک خوای تەعالا عیلم و ماڵی پێدا بێت بە عیلمەکەی کار لە ماڵەکەی ئاکات تەقوادارە و سیلەی ڕەحم بەجێدێنێت و دەزانی حەقی خوایی بەسەریەوە چییە ئەم کەسە لە بەرزترین پلە و منزلەتدایە. خوای تەعالا دەفەرمێ ويسألونك ماذا ينفقون قل العفو. ئەم ئاەتە زۆر ئازار دەرە بۆ هەمومان چونکە ڕاستەوخۆ دەفەرمێ ئەوەی لە ژیانی ڕۆژانەتان لە پارە و سامان زیاد بوو بیبەخشن. عەفو بەواتای زیادە دێت لە ئەستێڵێکی ئاوە گیاندارێ ئاوە خواتەوە زیادەکەی کە دەمێنێتەوە پێی دەوترێت عەفو. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بە دووهەم کەس دەکات کە پیاوێک خۆی تەعالا عیلمی پێداوە بەڵام سامانی پێنەداوە ئاواتیەوە ئەخوازێ ئەگەر حەق تەعالا ماڵ و سامانی پێ بدات وەکو فڵانە کەس بیبەخشێت و خێری لێ بکات. فەرمووی بەنیەتی خۆی پاداشتی وەکو کابرای بەخشەرە. پیاوێکیش ماڵی هەیە و زانستی نییە ئەمەیان ترسناکە چونکە مەغرورە و لە هەموو شتێکی دین و شەریعەت دەدوێت و هیچیش نازانێ خەڵکی کافر و مشریکەکە فاسق و بیدعەچێتی لە هەموو کەسێک دەنێت کە بە سروشت و طەبیعەتی نالەباری نەخوا. سەهلی کوڕی عەبدوڵڵای توستوری دەفەرمێ هیچ سەرپێچیەکی خوا قەبیح و شەڕ و ناشرینتر نییە لە نەزانی. وتیان ئایا شەڕێک خراپتر لە نەزانی هەیە؟ فەرمووی بەڵێ نەزانینت کە نەزانی. پیاوێکیش نەزانستی هێنە سامان کەچی دەڵێت ئەگەر سامانم هەبوایە وەکو فڵانە کەس بۆ گوناه و تاوان بەکارم دەهێنا. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت بەنیەتی خۆی لەگەڵ دەکرێت و ئەو گوناهەی ئاواتی بۆ ئەخوازێ بۆی دەنووسرێت. ڕۆشتن بۆ لای پیاوێکی موسڵمانی سەحابی پێ سەڵام کە لە بەنی سولەیم بوو زۆر دەوڵەمەند بوو چون بۆ لای ئەم پیاوەی بەنی سولەیم حەل لە دوورەوە یەکسەر زانی کە بۆ مەسەلەی زەکات هاتوون بۆ کۆکردنەوەی زەکات دیارە بیستوتیکەوە
پارێ زەکات کۆکرێتەوە ئاەتی زەکات دابەزیوە هەل لە دوورەوە گەڕاب بەناو وشترەکانیە بەناو ئاژەڵەکانیە باشترین ئاژەڵ باشترین وشتر باشترین مەڕ و بزن کە چاک بێت و قەڵە و گەورە و بەهێز بێ ئەوەی هەڵبژارد بۆ ئەوەی بینێرێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بینێرێ بۆ زەکات تا بدرێ بە موسڵمانان و بە هەژاران لەم کاتەیە هەر گەیشتنە لای و سەلامیان لێ کرد ئەو ئاژەڵە باشەکان و حیوانە باشەکانی ئامادە کردبوو کە بینێرێ بۆ پێغەمبەر سڵام ئەمانیش دوونێراوەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتیان بەم پیاوە سەحابە ئازیزەم وتیان ئێمە ئەوەمان ناوێ ئەوە زۆر زۆر باش کە ئەو زەکاتە ئێمە نامانەوێت باشترینێک لە تۆ بسێنین کە چاوتی لەسەر بێت بۆی خێرە گەورەکە لە دەست دەنەچێ و نابێت زۆر لە ڕوولاوازیش بێت کەوا فەقیر و هەژار پێ ڕازی نەبێ شتێکی خراپ بێ وەسەط بێت و ناوەند بێت یعنی شتێک بێت لەو بینەیە ئیسفادەی لێ بکرێ بۆ هەردوو لاوە تۆش پێی زەرمەند نەبیت بەم شێوە زەکات وەرەگرین بەڵام ئەم سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی نەخێر من هەر ئەو باشە ئەنێرم ئەمێش تە باشەکە بنێرم بۆ زەکات و بینێرم بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەعلەبە وتی بگەڕێنەوە بەلام ئەوان زەکاتیان لەم پیاوە بەنی سولەیمە وەرگرت و هاتنەوە بۆ لای سەعلەبەی کوڕی حاتەب هەمتر وتی یادەی بۆم خوێندنەوە بزانم چییە نەتان بینیوە کەسێک کە هەرچەنە کات ناتوانێ شتێ ببەخشێ هەرچەنەکە ئەو حەقی جاری وا هەیە لە سەرێتی ناتوانێ بیدا ئەمە هەر لە زەکاتیش لە پارەیەکە لە سەریشێتی چەند جار پرسیارەکە ئاچێ بۆ لای ئەم مامۆسا چێ بۆ لای ئەو مامۆسا بەشکۆم ئەم لای ئەو لایەکی بۆ بکەن سەعلەبە ئاوای کرد بزان مەسیری سەعلەبە چی بەسەریەت چکە کەسی وا هەیە ئەڵێ کاکە لە وەختی زەکات ئاڵێ من سەرەت و سامانەکەمەوە بەخشم بە مژنم بە خێزانەکەم وازانێ خوای گەورە بۆ خەڵەتێ زەکاتم نییە سەبیدەم ئەی کا بە سیارەی کا بە خانووی کا بە شتێ بۆی خۆی لێ بشارێتەوە لە زەکات لەبەرەوە سەعلەبە جارێتت داوای لێکردن ئادی بزانم ئەمە چییە مەسەلەی زەکاتە کە بینی وتی ئەمە جزیەیە ئەمە سەرانەیە ئێوەی سێنە زەکاتی چی شتی چی ئەمە سەرانەیە یاخود خوشکی سەرانەیە وتی بڕۆن من ئەم شتانە نادەم ئەم پارەیە نادەم سوێنی یەکەم جاری بیر چوویەوە یا ڕەسوول الله ئەگەر خوا سەرۆت و سامانێک مەیاتێ لە پێناوی ئەم دەعوە و بانگوازەیە سەرفیەکەم چەند کەس ئەو بڕیارەی یاوە یەسە بیری چۆتەوە چەند کەس پلە و پایە و مەنسەب و شتی دەستکەوت و چوو بەلای دنیای خۆیەوە چەند کەس تیاچوو لەم ڕێگەیە زۆر کەم کەس دەرەچی ئازانم زۆر کەم کەس لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ داوای دەوڵەمەنی مەکەن چکە فیتنەی زۆر گەورەی تایە ئاگاڵە ئەمە دەوڵەمەنیە کە خۆت بە ڕزقی خۆیشە پێیەکەی ئەگەر لەسەر حسابی دین پێی بکەیت لەسەر حسابی دنیا و قیامەت پێی بکەیت لەبەرەوە وتی ئەمە جزیە ئەمە سەرانەی من پارەی وا نادەم نایبەخشم بڕۆنەوە من نایەم کاتێک کە هاتنەوە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەل لە دوورەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتانێک ئەزانێت کە ئێمە نایزانین شتانێک فێر ئەکرێ کە هەتا ڕۆژی قیامەت لەوانەیە هەموو شتەکانی پێ پیشاندرابێ هەل لەناو ئەو غەیبیاتەی کە پیشانی پێغەمبەرە درێ صلی الله علیه و سلم ئیزن ئەدرێ بە هەندێک لە ئەولیا و دۆستەکانی خوش لە ڕێی کەراماتەوە لەو بەشەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەشیان بدرێ لەبەرەوە عەجایب نەبێ لا بەلاتانەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو شاشەیەکی زۆر عەظیم و گەورە هەرچی شت هەیە تا ڕۆژی قیامەت بینی بێتی وەخوای گەورە پیشانی یابێ هەل لە دوورەوە کە گەڕانەوە بێ ئەوەی چرکە بکەن فەرمووی وەیحە ثەعلەبە ماڵکاولی بۆ سەعلەبە تیاچوو سەعلەبە خراپی کرد سەعلەبە اینجا دوعای خێری بۆ ئەو سەحابەی سولەیمیەکە کرد کەوا ئەو سەرەت و سامانەی بەو جۆرەوە زەکاتی ناردۆ بۆ موسڵمانان اینجا خوای گەورە ئەو ئاەتانەی ناردە خوارەوە کە لە سەرەتای ئەم بەرنامەیە پێشکەشمان کردنەوە منهم من عاهد الله هەیە عهدی کردووە سوێندی خواردووە خوایە ئەگەر ئەوەت پێبەخشیم بەڵام خوای گەورە فەرمێ خوای گەورە ئەمانە ئەوانەی کە بەو جۆرە نیفاقێک لە دڵیانە دا ئەمەزرێت و نیفاقەکە کارەکاتیانە فعاقبهم نفاقا في قلوبهم اینجا ئیستیقرارەوەتە نیفاق لە دڵیانە دا ئەمەزرێت کاتێک کە شەرعی خوا ڕەدەکەنەوە و نایشیانەوێ گاڵتە بە شەریعەت و بە شەرعی خواکەن و بەو زەکاتە ئەکەن کە لە سەریان بووە ئەلەم یعلموا أن الله يعلم سرهم ونجواهم أي باش نازان خوا ئاگای لە سڕ و لە نهێنی و لە ئاشکرا و لە هەموو شتێکیان هەیە ئەیتر سوێن بۆ خۆی کە من ئاوا ئەکەم و ئاوا من لەبەر خاتری خوا ئەوە ئەکەم ئاگامان لەوێ و کەلیمەی زۆر قورسە من لەبەر خوا نەبێ ئەم ئیشە ناکەم ئاگامان لێبێت سەعلەبە لەو ئیمتیحانەیە دەرنەچوو کە ئاوای وت پلەکانی نیەت زۆرن
هەندێکی جیاوازە لە هەندێکی تری، هاجیس و سوکە خەیاڵ و بە خەیاڵدا هاتن. ئەگەرچی بە گوناه و کوفر و تاوانیش بێ بە خەیاڵتا لەسەرمان نانووسرێت. کە ئەم هاجیسە بەهێز بوو ئەبێت بە ورتەورتی دەروون و زیادەکە، کە ئەمەش جێی خۆی کردەوە بەهێزترە بێت و دەبێتە خەم. هەتا ئێرە ئەگەر گوناهیش بێت لەسەرمان نانووسرێت و گوناهبار نابین، بەڵام دوای ئەمە دەبێتە عەزم و سووربوون و بڕیاردان. فەرموودە هەیە کە هەتا نەیکەیتە کردار و وتە لەسەر نانووسرێ، بەڵام عەزم و سووربوون گوناهێک لەسەر دەنووسێت لەسەر ڕای زۆرینەی زانایان. وەختێ تۆ سووری لەسەرەوەی بچی بۆ باڕ و عارەخانەیەک و دەگەیتە بەردەم ئەو عارەخانەیە دەبینی قوفڵی لێدراوە و داخراوە، گوناهەکەت لەسەر دەنووسرێت. لە پاسێکە دانیشتووی ئافرەتێکی زۆر جوان لە پشتەوە دانیشتووە، لە کۆتاییە نەفست پێداگری ئەکات کە سەیریشی بکەیت و لا ئەکەیتەوە و دەبینی ئافرەتەکە ڕۆشتووە و دابەزیوە. ئیتر تۆ گوناهەکەت لەسەر دەنووسرێت، چونکە سوور بوویت و هەنگاوی کۆتاییت بۆ نا. کە سوور بووی لەسەر کۆتایی هێنان بە نوێژەکەت پێش سەلامدانەوە، نوێژەکەت بەتاڵە بێتەوە. بەڵام لەسەر خەتەرە و خەیاڵات هیچ گوناهبار نابین. پیاوێک ئەدا بەلای کۆمەڵێ بەخیل و چروک و ڕەزیلە، هەمویان سەرقاڵی نان خواردنە بن. پێیوتن سەلامی خوا لەم هەموو ڕەزیل و پیسکەیە. وتیان ئێمە ڕەزیل نین. کابراوتی دەی بە یەک لوقمە و تیکە کە بیدەن بە من بە درۆم بخەنەوە. هەمویان سەیری یەکتریان کردووتیان خوا بداتێ، ئەگەر ئەتەوێن نیەتی خۆتێ بۆ دەربکەوێ چەندە ڕاستگۆیت. کاتێ ئەڵێی ملیۆنێک دۆلارم هەبێت ڕوبعیش یەکەم بەخێر، واتە 25 دەفتەری دەکەم بەخێر. دەی ئێستا ڕاستی ئەو کاتت ئەسەلمێنێ. ئێستا داهاتی مانگانت ملیۆنە دینارە، ئایا تۆ چەندە بەخشی؟ و هەموو کردارێ بە نیەتە ئازانم ئەبێ زۆر وریای نیەتەکانمان بین. ئینەمە الأعمال بالنیات. کە ئەمە فەرمودەکان ئەم فەرمودەیە کە ڕاویەکانی فەرمودە هەمویان گێڕایەنەوە. حتا یەکێک لەوانەی کە ئەبوو محەممەد کوڕی ئەبی جومڕە کە شەیخی مالکیە کە علامەیەکی گەورەی و شەرحی فەرمودەکانی ئیمامی بوخاری کردو، ئەفەرمێ ئەبوایە فوقەها و عولەمای زۆر گەورەمان هەبوایە کە دانیشتنایە بۆ چەند ساڵ دەرسی ئەم حەدیسەیان بە خەڵک بووتە ئینەمە الأعمال بالنیات تا خەڵک فێری نیەت ببێ، چونکە ئەگەر نیەت نەبێ هیچ کردەوەیە شوێن ناگرێت. نیەت شتەکا بە باش و شتی شەکا بە خراپ. لەبەر زۆر خەتەرە ئێمە لە قوتابخانەی نیەت تا پێ نەگەیشتوین، فێر نین، لە خۆمان و قسە ئەکەین، لە خۆمان و شتەڵین، لە خۆمان و هەڵس و کەوتەکەین، لە خۆمان و مەعامەلە ئەکەین. چەندێک ئەم مەعامەلە و هەڵس و کەوتانەمان ڕاست دەرەچێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم سوێنی خوارد. ثلاث أقسم بالله عليهن وأحدثكم حديثا فاحفظوه. سێشتەیە من سوێنتان بۆ ئەخۆم. پێغەمبەر صلی الله علیه و سلم سوێن ئەخوا. یا رسول الله تۆ ڕاستگۆی ئەمینی سوێن بۆ ئەخۆی بۆ ئەوەی جوان بچەسپێ لامان لەبەری بکەن. یەکەمیان ئەوەیە ئەفەرمێ ما نەقەسە مال عەبد من صەدەقە. سوێن ئەخوا ماڵی هیچ مسلمانێ بە سەدەقە کەم ناکات، ئاگاتان لێبێت، بە بەخشین کەم ناکات. کە تۆ لێ بەخشی زیادەکە بە حتمی زیادەکە، قەت مەترسن لەوەی پارەکانتان ببەخشن. و هەروەها دووهەمیشیانە فەرمێت وما ظلم عبد مظلمة فصبر عليها إلا زاده الله بها عزة. هەر کەسێ زوڵمی لێکرا، ژن بێ پیاو بێ، هەر کەسێک بێت زوڵمی لێکرا لەسەر ئەو زوڵمە سەبری گر خوای گەورە عزت و ڕفعەت و بەرزی پێ ئەبەخشی ئینشاءالله. سێهەمیشان وما فتح عبد باب مسألة إلا فتح الله عليه باب فقر. هەر کەسێ داوا بکە سوال بکە لە خەڵک، یعنی بە فڕوفێڵ پارە لە خەڵک بسێنێ، زەکات لە خەڵک بسێنێ، بە فڕوفێڵ مستحقیش نەبێ، خوا هەژاریەکات، سەر شۆڕیەکە زەلیلی پێ بەخشێت. خۆشەویستان، یەکێک لە پاشا موسڵمانەکان کە ویستی مزگەوتێکی زۆر گەورە دروست بکات و ئەوەی داوای کرد ئەوە بوو کە هیچ کەس لە دروستکردنی ئەو مزگەوتەیە کۆمەکی نەکات، بەڵکو حەزیە کرد کە تەواوی ئەو بیناو ئەو کەرەسانە و ئەو شتانی کە
ئەو مزگەوتە گەورەیە ئەیەوێت بە تەنها خۆی دابینی بکات. لەبەرەوە بڕیاریە کە هیچ کەس کۆمەکی و یارمەتی ئەم مزگەوتە نەدا و تەنها پاشا خۆی هەڵەسێ بە ئەنجامدانی دروستکردنی ئەم مزگەوتە گەورەیە. کاتێ مزگەوتەکە بەرەو تەواوبوون ڕۆشت و گەیشتە ئەوەی کە کۆتایی بێت، قەتعەیەکی زۆر گەورە نووسرا لە دەرگای مزگەوتەکەیە کە فڵان پاشا خاوەنی هەیبەت و سوڵتەنەت و دەسەڵات و هێز فڵانی کوڕی فڵان هەڵساوە بە دروستکردنی ئەم مزگەوتە. شەو لە خەوە بینی کەوە ئەو نووسراوە کوژاوەتەوە و نووسراوە فڵانە ئافرەتی کچی فڵانە کەس ئەم مزگەوتەی دروست کردووە کە لە خەو ڕاپەڕی زۆر ترسا. یەکسەر حارسەکانی بان کردوتی بڕۆن بزانن سەیری لەو حەکە بکەن هی مزگەوتەکە بزان نەکوژاوەتەوە، ئەوەنە تەئکید بوو کە شتێک ڕوویاوە نێزانی چییە. کە ڕۆشتن سەیریان کرد گەڕانەوەتیان نەخێر هەرۆکو خۆیەتی خەوتەوە گوێی پێنەیە. سبەی شەو هەمان خەوی بینیوە کە نووسراوە فڵانە ئافرەتی کچی فڵانە کەس ئەم مزگەوتەی دروست کردووە. ئەو ئافرەتەش ناسراو بوونیان نەزانی کێیە. لەبەرەوە ڕۆژی دووهەم بڕیاری یاوتێ بێ و ئافرەتەم بۆ بدۆزنەوە. گەڕان هەتاوەکو ئافرەتەکەیان دۆزیەوە. سیرەکە شتێکی فەقیر بێدەسەڵات و بێپارە بێئیمکانیات. وتیان پاشا بانگ دەکا. ژنەکە زۆر ترسا کە بردیان بۆ لای پاشا لێ پرسی وتی هێ من بەرەوە، من بۆ هیچ زیانێک تۆم بانگ نەکردەوە، هیچ شتێکی خراپیش نەکردووە، بەڵام ئەوێ بزانم ئایا تۆ کۆمەکی ئەو مزگەوتت کردووە لەوەیە لە پارەیەک بە شتێکەوە ئەو مزگەوتە دروست کردبێت کە من کردومە. وتی نەخێر گەورم، من هیچ سەر و سامانێکم نییە تا کۆمەکی تیا بکەم. وتی ئەی بیر بکەرەوە بزانم چیت کردووە لەو مزگەوتەیە تاوەکو خێرێ شتێکە کردبێ. وتی تەنها یەک ڕۆژ ئەو ئەسپانەی کە کەرەسەی بیناکە ئەهێنن، دیارە و کاتە سیارەوشت نەبوو تا کەرەسە بەرێت، ئەسب یا گالیسکە ڕای کێشاوە ئەو ئەسپانەی کە کەرەسەی بیناکە ئەهێنن بۆ مزگەوتەکە یەکێکیانم بینیوە لە ئەسپەکان زۆر تینووی بۆ زۆر مانوو بۆ، منیش سەد لە ئاوم بردووە داوە بە ئەسپەکە هەر ئەوەم کردووە هیچی کەم نەکردووە. دەوتی وەڵڵاهی خوای گەورە مۆری مزگەوتەکە و دروستکردنی مزگەوتەکەی بۆ تۆ نووسیوە. ئەو خێرە گەورە بەر تۆ کەوتووە، خێری یەکەم بەر تۆ کەوتووە بەر من نەکەوتووە. ئەمە پێمانەڵێ ئازانم جارێ وایە کەسێک دینارێک 1000 دینارە بەخشێ لە مزگەوتێکە ڕەنگە ئەو مزگەوتە ناوەکەی لە ڕۆژی قیامەتە بە ناوی تۆ بێ، لە دنیا بە ناوی کەسێکی ترێ، بەڵام لە ڕۆژی قیامەتە بە ناوی ترۆیە. دووهەم کەس دوای ئەو یەکێکی ترە بڵین خێری تری کردو، ڕەنگە 20,000 بەخشی بێت، نیەتەکەی باش بۆ بەڵام نەگەشتۆتە نیەتی 1000 دینارەکە. سێهەم کەس لەوانەیە 100,000 بەخشی بێ بەڵام نیەتی هێشتا ئەویش نەگەشت بێ. کەواتە بە پێی ئەو پارە و ئەو ڕواڵەتە و ئەو زاهیرەی کە لە دنیا هەیە لای خوا نانووسرێ، بە پێی ئەو نیەتە قوڵەی کە لە دڵە عەبدێکی موسڵمان بڕیاری لەسەردا لە بینی خۆی و خوا وەخوا لێی وەرەگرێ ئەوەی بۆ ئەنووسرێت. ئاگامان لە نیەتەکانمان بێ. چونکە جاری وهەیە خۆشەویستان کەسی وا هەبوو عالمی زۆر گەورە، عالمی زۆر گەورە لە ئومەتی ئیسلامیە. یەکێک لەوانە ئەبوو ئیسحاقی شیرازی کە عالمێکی زۆر گەورەیە، فەقیه و زانایەکی زۆر ئومەتی ئیسلامی گەورەیە و یەکێک لە ئیمامە گەورەکانی سەر مەزهەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێت. ئەم ئیمامی شیرازی ئەبوو ئیسحاقی شیرازیە ئەفەرمێ بچواتە شارێ وەکو سلێمانی وەکو هەولێر، بچواتە شارێکی واوە هەرچی دوکان و بازار و محەلەکان هێدا ئەخرا لە احترامی ئەو پیاوە چونمە پێشوازیەوە. پاشاکان خواخوایان بۆ دەسەڵاتدارەکان بەس لایەکیان لێ بکاتەوە، بەس جوابی سەلامیان باتەوە بێ ئەوەی دینارێ لێک پاشاوەر بگرێت. لە کاتێکە ئەبوو ئیسحاقی شیرازی خاوەنی ئەم هەیبەت و دەسەڵاتە معنەوی و علمی و زانستێک گەورەیە بوو، بەڵام زۆر فەقیر بوو لە ژیانی دنیاە، چونکە دینار و فرسێکی لە کەس و لە هیچ دەسەڵاتدارێک و هیچ پارەیەکی لە هیچ کەسێ وەرناگرت، حتا ئەوەنە فەقیر بوو نەیتوانی بچێ حەجی ماڵی خوا بکە. کەواتە حەج زۆر حەجکردن نەبووە هۆی ئەوەی کە مەرتەبەمان لای خوا بەرزبێتەوە. لە کاتێکە ئەفەرمێ جلەکانی یەک جلی لە بەرابووە، هەتا مردوو هەرە و جلەی لە بەرابووە، چکە نەی بۆ بیکا بە دوو جل، هەر ئەو جل و بەرگەی لە بەرابووە. ئەفەرمێ جلەکانیشی ئەوەنە ڕزی بوون، ئەوەنە کورتبوو بوونەوە کاتێککە ئەویست هەڵسێتەوە ڕووی ناهاو هەڵسێتەوە، چکە سەروی ئەژنۆی دەرەکەوت. ئەزانم لەبرەوە بە ئەگامان لە نیەتەکانمان بێت. بەخشینی پارە، حەج و زەکات و نوێژ و ڕۆژ و ئەگەر نیەتی قوڵی لەگەڵانە بێ هیچ نیازانم، هیچمان لی دەستگیر نابێ. با لە قوتابخانەی نیەتە فێریشتی زۆر گەورە ببین تا لای خوای گەورە ئینشاء الله شتەکانمان و عیبادەتەکانمان و دوعا و پاڕانەوەکانمان خێر و چاکەکانمان قبول کراوی لای خوا بێ ئینشاء الله. ئیمامی غەزالی دەگێڕێتەوە کە پیاوێکی بەنی ئیسرائیلی لە زەمانێکی زۆر برسێتیە دەدا بەلای گردۆڵکەی لمی بەرز و نزمە، لە دڵی خۆیاڵێ
ئەگەر خۆی تەعالە ئەم گردۆڵکانە بکاتە پارە و سامان، منیش دەیکەمە خواردن و بەسەر هەژارەکان ئایبەخشمەوە. خۆی تەعالە وەحی کرد بۆ پێغەمبەری خۆی سەلامی خوای لێبێت، بە فڵان بەندەم بڵێ تۆ ڕاستت کرد لەگەڵ خوا و خۆی تەعالاش بۆی نووسید، بوو بە ئەجری خواردن و بەخشرایەوە و کەوتە ناو هەژاران و تێریان خوارد. واتە ئەجرەکەیت بەبێ کەمکردن دەستکەوت، بەنیەت هەموو شتێک بە پایان دەگات.